ئێستاش با پێکەوە سێری ئەو دۆکیومنتارە بکەین کە ناساندنێکی گشتی بۆ کتێبی جلوبەرگی کوردی دەکات. فەرموو. Kemal İrene bu valla. Demek ki tüm o düşüyor. Kahraman. خۆشحاڵ و شەڕەفمەندم دوای 6 ساڵ خۆشیار لە کتێبخانەی نەتەوەکەم پڕ دەکەمەوە بە پەتوشی جلوبەرجی کوردی مێژوو شڵۆڤە تێگەشتنیشی نەتەوەیانی هاوچەرخ. لە ساڵی 2020 من دەستم بەو کارە کردووە و کە یەکەم جار لە شاری هەولێر چوم لای بەرگدود و مێژووناسان و مۆزەخانەکان و کتێبخانەکانی خۆمان کە پرسییم چەند جۆرە جلوبەرجی کوردیمان هەیە. دایمەن 5 زۆر یان 6 زار باسی ناویان دەهێنا دەستور دوای ڕاوەدەستان. منیش هەڵبەستەیەکم کردوتم باشە ئێمە ئەوەندە دەوڵەمەندین بۆ هەتا ئێستا کار لەسەر ئەم جۆرە جلوبەرگ و کەلەپوری خۆمان نەکراوە. بۆیە منیش بڕیارمدا دەست بە نووسینی ئەم پەرتوکە بکەم. دوای 6 ساڵ توانیم 21 جۆری جلوبەرجی پیاوان کۆ بکەمەوە و 30 جۆری جلوبەرجی ئافرەتانیش کۆ بکەمەوە لە هەر چوار پارچەی کوردستان و هەموو ئەو پارچە گچکانەی کە کڵاو خشل و پشتێن و سوودەکانی پشتێن و ئەو دەستورانەی کە لە کوێوە سەری هەڵداوە مێژوەکەی بۆ چ دەگەڕێتەوە چۆن دروست بووە و مانای زامانی سۆچە مشی زامانی ڕژەچیەوە هاتووە هەموو لەم پەرتوکە بەدەستە. بەڕاستی ئەو کتێبەی کاک هێما سالاری لەبارەت جلوبەرجی کوردی تاقانە کتێبە لە کتێبخانەی کوردی چکا بەڕاستی وەکو برادرانیش باسییان کرد کتێبخانەی کوردی لەم بابەتەدا زۆر هەژارە بۆیە یعنی چاپکردنی کتێبێکی وە پڕکردنەوەی کتێبخانەی کوردیە بە تایبەتی ئەوە ئەمن پێشنیاز دەکەم برجێر دێرێتەوە سەر زمانەکانی دیکە چونکە یعنی هەر کورد نەزانێت جلوبەرجی کللتوری کوردی ئەو حال لە جلوبەرێک دەوڵەمەندە بەڵکو میلەتانی تریش بزانن ئێمە کللتورێکی زۆر دەوڵەمەندمان هەیە لە جلوبەرگ و پۆشاکی کوردی ئەوەی کاک هێما کردیکی هەوڵێکی زۆر گرنگە و هەر چوار پارچەی کوردستانیش گەڕاوە ئەوەش بەڕاستی جێگای تەقدیرە چونکە کەلێنێکی زۆر گەورە لە کتێبخانەی کوردی پڕ دەکاتەوە بەڕاستی ئەوە زۆر ئەرچێکی پێویستە دەستخۆشی لێ دەکەم چونکە یعنی خوێنەری کوردیش پێویستە ئەو شتانە بزانی بەڕاستی سەرسام بوو بەم کتێبە لەبەرەوەی ئەم تەقالای ئەم گەنجە کەلێنێکی بەربڵاوی کتێبخانەی کوردی پڕ کردەوە بە حەقیقەت من ئەم هەموو 4-5 کتێبخانەم هەیە بەڵام ئەم کتێبەم نەبووە کە چون لێرا و لەوێ دەربارەی جلی کوردی نووسەری تر نووسیوێتی بەڵام نەک بەم چڕی و پڕیەکەوە ئەم گەنجە نووسیوێتی کارێکی یەکجار باشی کردووە من بە چاوی ڕەخنەوە خۆدمەوە کتێبە گەیشتمە ئەو خاڵەی کەوە ئەڵێ مەسەلێکی عەرەبی هەیە دەڵێ لا یەزال دنیا بخەیر هێشتانەک ئەگەرچی حاڵەتی ڕۆشنبیری بە دڵی من نییە بەڵام هێشتا ئەم میلەتە هەروە خۆیەتی هێشتا جێی ئومێدە کەوا گەنجانی بێدەنگ نین گەنجان خۆیان لە تەقالان ئەو شتانەی کە کتێبخانەی کوردی نیەتی ئێستا خەریکی ئەوانن ئەمە ئومێدە ئەمە حاڵەتێکی پەسەند و شیاوە معنایەوە ئێمە میلەتێکی زیندوین ئێمە جەبەروتی دیکتاتۆرەکان نەیتوانی لە ناومان بووە ئێستا
فکرەکەم بەم نیمچە دەسەڵاتەوە کە هەمانە دیسانەوە جێی ئومێدەکە هەر ڕۆژێ یەکێ لە گەنجەکانی کورد کە لێنێک پڕکاتەوە ئەمە خۆی معنایەوە ملەتەکەمان ملەتێک زیندووە تا دوعاکەم کە ئەوانەشی خوان بە زیندوو نەزانن وەرنن ناو تاقمی زیندووەکانە. نائب جێران بۆ بەرلەمانی عێراق و